سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵتان پێشکەش دەکەم. سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان ڕایگەیاند هیچ ڕێگریەکی یاسایی و دەستوری نییە بۆ ئەوەی بەغدا ڕاستەوخۆ موچەی موچەخۆرانی هەرێم بدات. دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاری پێشووی عێراق لە فەیسبووکی خۆی ئاشکرای کردووە ناردنی ڕاستەوخۆی موچە بۆ موچەخۆرانی هەرێم لەلایەن بەغداوە دەستوریە، هیچ ڕێگریەکی یاسایی و دەستوری نییە بۆ ئەوەی بەغدا ڕاستەوخۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدات. یوسف محەممەد باسی لەوەش کردووە هەرێم هیچ یاسایەکی تایبەتی نییە بۆ موچەی فەرمانبەران و خانەنشینان، بەڵکو هەر یاساکانی عێراق ڕاستەوخۆ جێبەجێ دەکات بە یاساکانی سەردەمی ڕژێمی پێشووش. بۆیە بە گوێرەی مادەی ١١٠ دەستور هیچ ڕێگریەک بۆ ناردنی موچە لەلایەن بەغداوە نییە. دوێنێ مەسعود حەیدەر بریکاری وەزارەتی دارایی عێراق لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەوە کردبوو بە گوێرەی دەستوری عێراق حکوومەتی فیدرالی ناتوانێت ڕاستەوخۆ موچە یان هەر خەرجێکی تر بۆ هەرێمی کوردستان خەرج بکات. پەرلەمانتارێکی پارتی ڕایگەیاند ئەو فڕۆکەوانەی هەڵەبجەی بردومان کردووە لە هەرێمی کوردستان نیشتەجێ و ئازادە. فراکسیۆنی یەکێتیش دەڵێت داوایان لە داواکاری گشتی کردووە ڕێوشوێنی یاسایی پێویست لەو بارەیەوە بگرێتە بەر. مەحما خەلیل پەرلەمانتاری پارتی لە پەرلەمانی عێراق لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا ئاشکرای کردووە ئەو فڕۆکەوانەی هەڵەبجەی کیمیاباران کرد لە ساڵی 2003ەوە لەگەڵ خێزانەکەی هاتنە هەرێمی کوردستان و ئێستا کەسێکی ئازاد و سربەستە و تاوەکو ئێستاش کەس هێرشی نەکردووەتە سەر. ئەم لێدوانەی پەرلەمانتارەکەی پارتی ناڕەزایی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لێکەوتەوە و کەسوکاری شەهیدان و چالاکانی مەدەنیش بە شێوەیەکی بەرفراوان نیگەرانیان نیشان داوە لەو زانیاریانە. کاروان یاروەیس پەرلەمانتاری یەکێتی لە پەرلەمانی عێراق لە فەیسبووکی خۆیەوە ئاشکرای کردووە ئەمڕۆ بە نووسراوی فەرمی داواکاری گشتیان لە نیشتەجێبوونی فڕۆکەوانێکی سەردەمی حیزبی بەعس لە شاری هەولێر ئاگادار کردوێتەوە. تارێق ڕەمەزان باش ئەوەی لە 1 ساڵی 2005 لە کەرکووک دەستگیر کرا دواتر گواسترایەوە بۆ گرتوخانەی هێزێکی ئەمنی لە هەرێمی کوردستان و دواتریش بە فەرمانێک ئازاد کراوە. تورکیا ڕەتی کردووەتەوە ئەو پارەیە بدات کە بەهۆی هەناردەی نەوتی هەرێمەوە کەوتووەتە ئەستۆی. ماڵپەڕی BNN بلومبێرگی کەنەدی لە راپۆرتێکدا ڕایگەیاندووە تورکیا ڕەتی دەکاتەوە ئەو پێبژاردنەی کە بڕەکەی ملیارێک و 500 ملیۆن دۆلارە بدات کە دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی لا بەرژەوەندی عێراق داوێتی بەهۆی گواستنەوەی نەوت لە کوردستانەوە بەبێ ڕەزامەندی بەغدا. راپۆرتەکە ئاماژەی بۆەوەش کردووە تورکیا داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە لە بری تورکیا ئەو پارەیە بدات. پێگەکە باسی لەوەش کردووە هەرچەندە ئەلپ ئارسلان بەیرەکدار وەزیری وزەی تورکیا ڕایگەیاندووە کە هێڵی بۆری نەوتی هەرێم ئامادەیە بۆ کارکردن و دەکرێت لە ماوەی هەفتەیەکدا بگەڕێنرێتەوە سەر دۆخی ئاسایی، بەڵام سەرچاوەیەکی عێراق کە داوای کردووە ناوەکەی ئاشکرا نەکرێت بە پێگە کەنەدیەکەی ڕاگەیاندووە بێ چارەسەرکردنی پرسە بازرگانی و داراییەکان ناتوانرێت دەست بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە بکرێتەوە.